هیلاری کلینتن بڵاوکردنەوەی ئەم راپۆرتەی وەک ڕووداوێکی گرنگ باس کردووە کە ڕێبەرانی کۆنگرێسی تیادایە و هەروەهاش چالاکوانانی سەرانسەری جیهان کە بە قارەمانەکانی دژە قاچاقچێتیکردن بە مرۆڤەوە ناسراون. قاچاقچێتیکردن بە مرۆڤەوە بۆ کاری زۆرە ملێیی و بەکارهێنانی سێکسی و مەبەستی تری نایاسایی وەک خانم کلینتن دەڵێ کۆیلایەتیەکی نوێیە کار دەکاتە سەر هەموو وڵاتێک بە ئەمریکاشەوە. هیوامان وایە کە ڕەوشی بازرگانی بە مرۆڤ و کۆیلایەتی بۆ هەموو حکوومەتەکان ڕووبکەینەوە تاوەکو بزانن چی زیاتر دەکەن و چی پێویستە بیکەن لەسەر بازرگانیکردن بە مرۆڤ، چونکە ڕەنگە ئەم کارە لە شوێنی تریش بێت، بەڵام مەسەلەکە تەنها ئەمە نییە. لە راپۆرتەکەدا ئاماژە بە 175 وڵات کراوە لەسەر بنچینەی زانیاری لە باڵۆزخانەکانی ئەمریکا و ڕێکخراوە ناحکومیەکانەوە و لە ناویاندا 17 وڵاتیان لە کەمترین ئازدا دانراون. لە وڵاتانەی لە هەرە خراپترین ئازدان لە ئاسیا بورما، کۆریای باکوور، فیجی و پاپانیوگینی لە ئەمریکای لاتینیش، کوبا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش و ئافریکاش ئێران و کوێت و عەربستانی سعودیە و سووریا و سوودان. چاد و نایجیر و زیمبابوی و مالیزیا لە راپۆرتەکەی ساڵی پاردا لە ئەستێکی زۆر خراپدا بوون، ئێستا لە خواری خوارەوەی راپۆرتەکەدان. ئەرەتیریا و مۆریتانیا و سویزیلاند لە ئاستی سێهەمدان لەم راپۆرتەدا. هاوکات، جەزایر، عومان، قەتەر، مۆڵدۆڤا لە ساڵی پاردا لە ئاستی سێهەمدا بوون، بەڵام ئەم ساڵ دانراوە بۆ هەوڵانەی دژی قاچاقچێتی بە مرۆڤەوە دەیدەن. لویس دباکە ڕێخەری کاروباری دژە قاچاقچێتی بە مرۆڤەوەی و دەڵێ مەبەستی سەرەکی لەم راپۆرتە هاندانە بۆ پەرەسەندنی ئەو دژایەتیکردنە. سەرکەوتنەکە ڕوونە هەندی لە وڵاتانی لیستی چاودێری دوو ئێستاکە یەکەن، ئەوان لە ڕێگای هەڵدانەکانیانەوە وەکو نمونەیان لی هاتووە بۆ ناوچەکان و بۆ جیهان. ئەلینا ڕۆز ئەندامی باڵای کۆماریەکانە لە کۆمیتەی کاروباری دەرەوەی لە ئەنجومەنی نوێنەران دەڵێ نزیکەی لە 180 قوربانیانی قاچاقچێتی بە مرۆڤەوە لە ژنان و نیوەشیان مناڵانن. ئەم تاوانانە هیچ سنوورێکیان نییە. لە ئێران مناڵ ناچار دەکرێن کە دەستدرێژی جنسی بکرێتە سەریان لە کاتێکدا بازرگانی بە کچانی ئێرانی دەکرێن و دەیان بەنە نێو پاکستان و وڵاتانی تریش. و لە سووریاش بازرگانی بە ژنان لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیاش دەکرێت و ناچاریان دەکەن ببن بە خزمەتکار، و ژنانی ڕۆژهەڵاتی ئەوروپا و عێراق ناچار دەکرێن بۆ لەشفرۆشی. لە راپۆرتەکەدا ستایشی ماریلاینە مۆڕاڵیسی کۆستاریکا کراوە بۆ دامەزرانی نێوەندێکی تایبەتی کە یارمەتی زیاتر لە 3000 قوربانی قاچاقچێتی بە مرۆڤەوە داوە لە وڵاتەکەیدا.